جارێکی دیکە خۆپیشاندان و ناڕەزایەتی بەشێکی زۆر لە پارێزگا و ناوچە جیاوازەکانی میسری لە دژی دەسەڵاتی عەبدولفەتاح سیسی گرتەوە و خۆپیشاندەران دروشمی ڕووخاندنی دەسەڵاتیان بەرز کردووەتەوە. لە ساڵیادی ڕووداوەکانی 20 ئەیلولی 2019 محەممەد عەلی کەسایەتی دیاری دژ بە دەسەڵاتی حکمی عسکەرتاریەتی عەبدولفەتاح سیسی خۆپیشاندانێکی گەورە بەڕێوەچوو کە فراوانترین خۆپیشاندانە لەو کاتەوەی سیسی چووەتە سەر کورسی دەسەڵات. جگە لەوەش خۆپیشاندان ناوچەکانی دەرەوەی شار و دوورە دەستەکانی گرتووەتەوە کە بە ناوچە ڕیفیەکان ناو دەبرێن. محەممەد عەلی کە بەهۆی ئاشکراکردنی گەندەڵی سیسی و دەسەڵاتدارانی عەسکەر لە میسر قاچاخە و چووەتە دەرەوەی وڵات. داواکاریەکەی لەلایەن چالاکوانان و جەماوەرەوە پشتیوانی لێکرا لە ئەنجامی خراپی دۆخی ئابووری و بژێوی هاوڵاتیان کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت. ئاوکات لە ماوەی ڕابردوودا بە ناوی زیادەڕۆییەوە خانووی هەزاران هاوڵاتی ڕوخێندران و دەیان مزگەوت لە ناوبران، ژمارەیەکی زۆریش بێکار بوون. خۆپیشاندانە شەوانیەکەی میسر بەشێک لە قاهیرەی پایتەخت و شارەکانی ئەسکەندەریە و جیزە و مینا و ئەسیوت و سۆهاج و ئەسوان و سویسی گرتەوە. خۆپیشاندەران چەندین دروشمیان لە دژی عەبدولفەتاح سیسی دەوتەوە و داوای ڕۆشتنیان دەکرد. لە بەرامبەردا پۆلیس و هێزانیەکان بە گازی فرمێسک ڕێژ هەوڵی بڵاوپێکردنیان دان و ڕوبەڕووبوونەوە لە نێوانیاندا دروست بوو. بە پێی سەرچاوەکانی هەواڵ پۆلیس و هێزی ئەمنی لە قاهیرەی پایتەخت و شارەکانی دیکە بڵاویان پێکراوە بۆ ڕێگریکردن لە بەردەوامبوونی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان کە زیاتر شەوان بەڕێوە دەچن. سەرچاوەیەکیش لە هێزەکانی پۆلیسەوە ئاشکرای کردووە کە وەزیری ناوخۆ داوای لە سەرجەم هێزەکان کردووە لە ئامادەباشیدا بن و ڕێگەش نەدرێت هیچ ئەفسەر و پۆلیسێک مۆڵەت وەربگرێت بە پۆلیسی هاتوچۆشەوە. کەناڵی جەزیرە ئاشکرای کردووە کە بەر لە دەستپێکردنی خۆپیشاندانەکان پۆلیس لە هەڵمەتێکدا ژمارەیەک چالاکوان و کەسایەتی سیاسی ناڕازی دەستگیر کردووە. لە ناویاندا ئەمین مەهدی بیرمەندی سیاسی چەپی تێدایە. زۆرێکیش لەوانەی دەستگیر کراون لە شاری سویسن کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی میسر. چالاکوانان بۆ درێژەدان بە ناڕەزایەتی لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکان و هەڵمەتێکیان دەست پێکردووە و داوا دەکەن شۆڕشەکان تا دەگات بە ئەنجام و ڕووخاندنی دەسەڵات بەردەوام بێت. هاوکات چالاکوانان هەڵمەتێکی دیکە بەڕێوە دەبن بۆ ئەوەی میدیای جیهانی لە خۆپیشاندانەکان و سەرکوتکردنیان ئاگادار بکەنەوە و بەخەبەریان بێنن کە چیتر پشتیوانی لە سیسی نەکەن. لە کاتێکدا میدیای میسر بووەتە زوڕناژەن بۆ پشتیوانیکردن لە دەسەڵاتێکی دیکتاتۆر و دژایەتیکردنی گەلەکەی. سەبارەت بە خۆپیشاندانەکان ماڵپەڕی عەرەبی 21 لە سەرزاری ژمارەیەک سیاسی و چالاکوانەوە جەختی لەوە کردوێتەوە کە خۆپیشاندانی ئەم جارە پەیامێکی ڕوونە لەو گەلەی کە بەرامبەر زۆرداری دەسەڵات چەندین ساڵە بێدەنگە تا دۆخەکە گەیشتووەتە ئاستێک بگات بە تەقینەوە و ناڕەزایەتیەکان چووەتە ڕێیەک کە گەڕانەوەی نییە.